بیرەرانی عزیز سڵاوتان لێبێت بەرنامەیەم شەوی وێنە گەورەکە تایبەتە بە قسەکردن لەسەر تەوەرێک کە بە شێوەیەک لە شێوەکان ناکرێ ڕاگەیانەکان بەسەریدا تێپێڕن و وەکو پرسێکی ئاسایی سەیری بکەن بەڵکووە بێت قسەی لەسەرکەن و بەسەری بکەنەوە و ڕای خەڵکانی شارەزا و ئەوانەی لەم بوارەدا قسەیانەیە لەسەری وەربگرنەویش تایبەتە بە قسەکردن لەسەر عەقڵیەتی خۆبەڕاززانین و دیاردەی یەکتر ناشرینکردن لە ئێستادا لە ناو کۆمەڵگەی کوردیدا. ئێمە دەپرسین ئایا یەکتر ناشرینکردن لە ناو کۆمەڵگەی کوردیدا بووە بە مەترسی، یەکتر سڕینەوە و یەکتر قبول نەکردن لە بەرژەوەندی کێدایە و دەبێت چۆن دژایەتی بکرێت و ڕێگە لە گەشە سندنی بگیرێت. پارتە سیاسیەکان چ ڕۆڵێکیان هەبووە لە بە دوژمنکردنی ئەوی تر و بەڕاستزانینی خۆیان یاخود ئەوانەی کە تەنها هەڵگری بیرکردنەوەی خۆیانن. دەبێت لە ئێستادا چی بکرێت بۆ ئەوی بەها باڵاکان و ڕێز و یەکتر قبولکردن سەر ڕای جیاوازیەکان و پێکەوە کارکردن بۆ پێشخستنی خود و کۆمەلگا ببێتەوە بە کللتور نەک پێچەوانەکەی. ئەزیزانم وەکو ئاگادارن وە لە پێشەکێکەش ئاماژەم پێدا ئێمە ئەم شەو هەوڵەدەین لە تێڕوانینی 4 میوانی ئەزیز و بەڕێزەوە کە هەریەکەیان لە دنیابینی خۆیەوە باس لەم تەوەرە ئەکات و قسە لەسەرم پرساکات ڕای ئەوان بۆ ئێوە بگوێزینەوە و قسە لەسەر ئەم تەوەرە بکەین. بۆ ئەم شەو 4 میوانی ئەزیز لێرە حزوریان هەیە. کاگازات تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆی گەشەپێدانی مرۆیی و سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری، مامۆستا تەحسین حەمەغریب مامۆستای زانکۆ و سەرۆکی دەستگای هەژان بۆ فکر و معنەویەت، هەروەها مامۆستا سیروان حەمە شەریف مامۆستای زانکۆ بە خێراتنی هەر 4 لاتانەکەم ئەرکتان کێشاوە سەر و سەرچاوماناتن بە خێراتنی تەواوی ئەو گەنجە بەڕێزانە شەکەم کە ئەم شەو حەزوریان هەیە. بەر لە یەکەم پرسیارم سوپاسی هۆتێل هایکرێستی شەکەین کە ئەم شەو هاوکاری کوردستان 24 کرد بۆی وێنە گەورەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ئێوە بگوێزینەوە. مامۆستا سیروان من گەرمن لە جەنابتەوە دەست پێ بکەم. لە پێشەکەکەی من ئاماژەم بەوەدا کە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان ئێمە وەکو ئیعلام ناڵێن بۆ بە دیاردە ئەبێ بەڕا ئەبێ بە بۆچوون و ڕەئی، بەڵام تۆ ڕای خۆتم پێ بڵێ ئایا یعنی لە ناو کۆمەڵگەی کوردیدا یەکتر ناشرینکردن، یەکتر سڕینەوە، یەکتر بە پاڵەوانکردن، یەکتر بە خائینکردن بووە بە باو وای لێ هاتووە، یعنی تۆ نەتوانی ڕەئی خۆشت دەربڕی لە ترسیەوەی بە شێوەیەک لە شێوەکان بسڕیتەوە یان پەراوێز بخرێیت؟ بەڵێ بەناوی خواستپاس بۆ دەرفەتەکەی جەنابەت سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ میوانە بەڕێزەکان و بۆ ئەم گەنجە بەڕێزان و بۆ بینەرانی کەناڵەکەشت. بەڕاستی وەکەڵی ئەلویقایت و خەیر من العلاج بۆ ئەوەی ڕێگری بکەین لە هەر دیاردەیەک پێویستە نەبێ بە دیاردە وەک جەناب ئاماژە پێدا کە چونکە کاتێکە بوو بە دیاردە و کاتە بێ بە نەخۆشی ئەو کاتە بێ بە شوێن چارەسەرەکەی بگەڕی. بەڵام ڕێگریکردن لە سەرەتاوە ڕەنگ بێ ئاسانتر بێ وەکە لە تەشخیصکردنی نەخۆشیەکە و چارەسەرکردنەکەی ئاسانتر بێت. کاگیادگاری جازم پێ دەوام باس لە دیاردەیە بکەم کە ئەم دنیا ئەسڵەن ئەوەی تێڕوانین جیاوازی لە تێڕوانین بۆ ئایندە بۆ داهاتوو بۆ ڕابرد و بۆ ئیستا بۆ سیاست بۆ دین بۆ ژین بۆ هەریەک لەم چەمکانە سروشتی ئینسان وایە ئینسان ناکرێ هەمووی بە یەک شێوا سیر بکە. ئەسڵەن ئەو جیاوازیە لە دید و تێڕوانینە یەک لە ماهیەتی ئینسانە. ئەگە کاتێکە ئینسانەکان ئەم جیاوازیان لێ بکرێتەوە یەکێک لە سیفاتە گەورەترین سیفاتی خۆی لەدەستدا، چونکە ئەوەی مرۆڤایەتی پێشخستەوە بە درێژایی مێژوو کارکردنی بەردەوام نەبوو. ئەگەر کارکردنی بەردەوام بواە ئەبوو مێرولە وەکەڵێ تەبەقەی مێرولە زۆر لە مرۆڤ پێشکەوتوتر بوونێ، چونکە ئەوان سیستەمی کارکردنی ئەوان زۆر لە ئێمە منەظەمتر و ڕێک و پێکتر و بە دیسپلینتری ئیستەشی پێوە بێ. ئەگەر بڕیار بێ کۆمەڵایەتی بواری کۆمەڵایەتی ئینسانیەتی پێشخستای مرۆڤایەتی پێش نەخستە، چونکە جەناب دەزانی دوو تێڕوانین هەیە بۆ ژیان. سەرەتای ژیان سادە و ساکار بوو، ئەسڵەن ئەگەر لە خەڵقی ئادەم وەک بوعدە دینەکە بۆی بڕۆین چ لەگەر لە مار و کرم و مێرۆوە بێ کە ئینسان وەکەڵێ گەشەی کردووە. لە هەردوو بوعدەکەەوە گەر بۆی بڕوانی مرۆڤایەتی سەرەتا سادە و ساکار بوو وەک ژیانی ئاژەڵ وا بووە. ئەوەی کە مرۆڤایەتی پێشخستوە گەیاندێتی بە ئیمڕۆ ئەوەی کە شارستانیت بەمانە ئەوەی کە دەستکردی ئینسانی تایە هەر لەم مێز و لەم کەناڵ و لەم بیناوەکە جەنابەت بەرنامەکەی تیا پێشکەشەکەی ئەوەی کە دەستکردی ئینسانی تیا بێوتێ شارستانیت، ئەوەی کە تەبیعەت یاخوا بە ئینسانی نەبەخشیوە ئەوە غەیری شارستانیتە، ئەوەی کە شارستانیەتی دروست کردووە تێکڕای ئەم مرۆڤ وەکەڵێ هەنگاوێک گۆی زەوی گەیاندەوە بە ئیمڕۆ ئەو جیاوازیە لە دید و تێڕوانی و جیهانبینیە، چ بۆ ئایندە چ بۆ داهاتوو چ بۆ ڕابردوو. ئەوانە تۆ هەستەکەی هێشتا نەبووە بە دیاردە، بەڵام ئەبێت
بەری لێ بگیرێ بۆی ببێ بە دیاردا بڵێ کێشەکە لەوایە کاتێکە عرب قسەیەکیانڵێن الدنيا مختلفات تختلف ومؤتلفات تختلف ئەم دنیا تێکرا لە دوو شتاکەوە بێتەوە شتی جیاوازیەکە گرێشتیە گرتو جیابێتەوە بۆچی بۆ شتێک ناوی بەرژەوەندیە ئەم جیاوازی ئەمە پێویستە بە شێوازێک بەکاری بێنین کە بە قازانجی خۆمان بشکێتەوە ئەرزم کردی چکە ئەم جیاوازیە لە دید و تێڕوانینە ئەگەر جیاوازی نەبوایە لە تێڕوانینە بۆ ژیان بۆ داهاتوو بۆ ئایندە مرۆڤایەتی پێش ناکەوت ئەسڵەن وەک ئەڵێ الدنيا دار الاختلافات ئێمە پێویستە باوەڕ بکەن کە دنیا شوێنی جیاوازیەکان ئەگەر ئینسان ئێمە پێویستە قەناعەت بۆ بێنی ئەگەر جیاوازیەکان لە دنیا نەبێ شتێک نامێنێ ناوی پێشکەوتن بێ پێغەمبەرەکان بەو هەموو دەعمە مادی و معنەوی و ڕۆحی و خوایەوە کە خوا پێی بەخشیون کە وەکەڵێ هەموو دەعمێکی مادی و معنەویان هەبوو نەیانتوانین جیاوازیە ناو ئینسانەکانە نەیڵن بگرە جیاوازیەکی تر بە فۆرم و شکڵێکی گەورەتر هێناوێتە ناو مرۆڤایەتیەوە ئەسڵەن وەک یەک بەیتی مەولەوی قسەیەکی جوانیە مەولانای ڕۆمی لەمەسەر ئەمەڵێ ڕەگ ئاسین ئابشیرین و ئابشور دەر خەلایق میروتا نەفخی سوور ئەم ئاوە شیرین و ئاوە سوێرە بە درێژایی مێژوو هاتووە و درێژە ئەکێشێت تا ئەو کاتی کۆتایی بە ژیانیت کۆتا قسەی من ئەوەیە ئەم جیاوازی پێویستە بە شێوازێک ئێمە بەکاری بین وەک عەرەب بەڵێ مختلفات تختلف و مؤتلفات تختلف و لە بەرژەوەندی خۆمان بیشکێنینەوە چکە بەڕاستی جیاوازی نابێ وا لە من و جەنابەت بکات وا لە ئەم چوار نەفەرە بکات کە ئێمە چوار هێڵی جیاواز بگرین نەخێر پێویستە ئەم جیاوازی بە شێوازێک بەکاری بێنین کە ئێمە بە قازانجی مرۆڤایەتی بە قازانجی خۆمان بشکێنین سپاس دەکەم من لە کۆتا قسەی مامۆستا سیروانەوە پرسیارەکەم ئاراستەی مامۆستا تەحسینەکەم ئایا کۆمەڵگەی کوردی ئەو شتانەی بووە بە خاڵی هاوبەش لە نێوانیانە شتی بچکۆلن یاخود بەرژەوەندی باڵای مرۆڤایەتین تایانە ینی بۆ نمونە ئەگەر تاکەکانی کۆمەلگە لەسەر بەرژەوەندی باڵا بەرژەوەندی دوورمەودا بەرژەوەندی پیرۆز هاوڕابن ئەمە شتێکی گرنگە ئایا لە ئێستادا هەست دەکرێت ئەو بەرژەوەندیە یاخود ئەو خاڵە هاوبەشانەی کە لە نێوان تاکەکانی کۆمەلگە هەیە کاڵ بۆتەوە و وەکو پێویست خاڵ ینی خاڵگەلێک نین کە ئێمە دڵمان پێی خۆش بێ ئەگەر ئێمە بۆ ئەم بابەتە بڕۆین من لە شوێنێکی دوورەوە لە پرسیارەکەی جەنابەت بێمەوە بۆ ئەم بابەتە بۆی وێناکە بە تەواوەتی ڕوون و ئاشکرا بێت بێگومان من باوەڕم وایە کە ئێمە دوو جۆر جیاوازی و وەک یەکبوونمان هەیە جیاوازیەک و یەکبوونێکمان هەیە بەدەست خۆمان نییە ئێستا ئێمە کوردین لێرە ئەوە شتێکی هاوبەشە و هەمومانی کۆ کردوەوە ئێمە لەم نیشتمانە ئەژین ئەمە ئەگەر کەسی متەدەین بین یاخود بێهین بین ئەزاین ئێمە خەلق کراوی لێرە هەین ینی بە یەکۆ کۆبووینێتەوە ئەمە بە یەکەوە بوونێکە کە ئێمە بەدەست خۆمان نەبووە خۆمان نەکردووە بەکرد خۆمان نەهێناوە تا ئەم نیشتمانەوە خۆمانمان خەلق نەکردووە و هەروە جیاوازیەکیشمان هەیە ئەویش بەدەست خۆمان نییە یعنی من پیاوم ئەوی دیکە ژنە ئەوی تر مەسەن مناڵە ئەوی تر گەورەیە ئەو بە تەمەنە ئەو باوکە ئەو دایکە ئەمانە ئەو جیاوازیانن کە هەو هاوبەش و جیاوازیانن کە ئێمە هیچ ڕۆڵێکمان نەبووتیانە بەوە چوونی من قسەکردن لەسەر ئەمانە دەرەنجامێکی لۆجیکی نییە ینی سوودی نییە قسەکردن لەسەر ئەو جیاوازی وەک یەکبوونانە گرنگە کە ئێمە خۆمان ئەتوانین ڕۆڵمان هەبێتایە بۆ نمونە بە دڵنیاییەوە ئێمە جیاوازی لە نێوانمانە هەیە ینی هەر لە جوانیەوە هەتا زیرەکی هەتا کەسداری هەتا بێکەسی هەتا بەرپرسی بێپرسی هەتا خاوەن بڕوانامە هەتا بێ بڕوانامە ینی ئەمە جیاوازیانێکن کە ئەکرێ ئەمە وەری چرخێنین بۆ شتێک کە ویستی خۆمان ڕۆڵی هەیەتایە کە مامەڵەی ئەخلاقیانە ئەوەیە مامۆستا یعنی ئیجتیهادە کەسیەکان تاکە کەسیەکان ئەکرێت چ ڕۆڵێکی هەبێ لەوەی کە ئێمە جیاوازیەکانمان بە ئاراستەیەکی بنیاتکەر ئاراستە بکەین نەک بە پێچەوانەوە یەکتری پێناشرین کەین یەکتری پێ بڕوخێنین ئەزانانی چی من ئەوەم بۆ حکمەتە یۆنانیە هەیە کە ئەو کەسەی کە خۆی ناسی خواشە ناسێ ئەو کەسێک کە خۆی ناسی ئەوی دیکەش ئەناسێکە من کاتێک کە سەیری خۆم کەم هیچ کەس بەقەت من ناناسێت ئەبەرەوە من هاڵەکانی خۆم ئەزانم نوقسانیەکانی خۆم ئەزانم خۆشەکانی خۆم ئەزانم لانی کەم ئەگەر ئەوەی لە خۆما شکیە بەم لەوانی تری شاشکی بۆ ئەوانیش ئەو احتیمالە دانم کە ئەو هەڵانەیان هەیە ئەو کاتە ئەوانی دیکەم قبوڵە چونکە فعلا خۆ من ئەو هەڵانم تیاابێ وەکو مرۆڤ من ئەی شارمەوە لەوانی دیکە نایڵم ئەوانی کە بیبین ناڵم یعنی ئەوانی دیکەش وەکو منوان ئیدی بۆ لەوانی کەی گەورە بکەین ئەلێرایە ڕۆڵی علمی ئەخلاق ڕۆڵی فەلسەفەی ئەخلاق ڕۆڵی مامەڵەی ئەخلاقی ینی ئەم ئەبێ ڕۆڵێکی سنتەری بێ لە ناو کولتوری ئێمە لە ناو ڕۆشنبیری ئێمە لە ناو کۆمەلگەی ئێمە بۆ ئەوەی کە هەم بەرپرسیارەتی چونکە دوجار تۆش وەک منی
ئەگەر من هەڵم هەیە تۆش با من هەڵەکانی تۆشم قبول بێ ئەگەر من چاکەم هەیە تۆش حتمما چاکەت هەیە لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ئێمە ئەوێ بەویستی خۆمان هەوڵ بین شتە هاوبەشەکان ئەو شتانی کە ئەکرێ واکە بە زیاتر بە یەکەوە بژین واکە زۆرتر ئەخلاقیانە مامەڵە لەگەڵ یەکترا بکەین وەروە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە تواناکانیشمان بتەقێ ینی کاتێکە من وەکەڵێ ڕێز لە جەناب تەگرم ڕێز لە تواناکانی جەنابیش تەگرم من سوودی لێ ئەبینم ینی مرۆڤایەتیش سوودی لێ ئەبینێ ئەخیر تیۆریا لە بواری عەدالەتە کە من لەو بوارە ینی ئیشەکەم ئەخیر تیۆریا بریتیە لەوەی کە ئەڵێ عەدالەت یەکسانە بە ڕوونکردنەوە ڕوونی هەموو ئەو شتانەی کە ئەبنە هۆی ئەوەی شاراوەیی دروست بێ ئەو مامەڵەیەکی نائەخلاقی نائعادلانن ئێستا توندوتیژی بۆ چی شتێکی نائەخلاقیە چونکە بەهۆی توندوتیژیەوە حەقیقەت دوو نەبێت وهروەها نەخوێندنەوەی ئەوی تریش شاردنەوەی تواناکانی ئەوی تریش شاردنەوەی چاکەکانی ئەوی تریش حساب نەکردن بۆ ئەوی تریش ئەمیش بە پێچەوانەی حقیقەتە بۆ چونکە بە پێچەوانەی ڕوونکردنەوەن ینی کاتێککە من ناوم تواناکانی تۆ دەرکەوێن کاتێککە دان بە چاکەکانی تۆ نانێم کاتێک دان بە جیاوازەکانی توانانم ئیدی شتەکان وونە بن هەوڵەدەم خۆم فەرزکەم ینی بە بۆچوونی من ئەوێ هەوڵی ئەوە بین ئەو جیاوازیانی کە لە نێوانمانە هەیە و ممکنە وەکو خۆی قبوڵیکەین و ممکنە لەسەری کۆک بینەوە ینی بەویستەوە بە ئیرادە و مامەڵە لەگەڵ سپاس دەکەم بێگومان من لە پرسیاری داهاتوومە دێمە وڵات بۆی قسە لەسەرەوە بکەین ئایا یەکتر قبول نەکردن و یەکتر سڕینەوە لەبارەی عەدالەتەوە یعنی هیچ عەدالەتی تایە و چۆن عەدالەت و قانون و یاساکان چۆنە ڕوانە بەها ئەخلاقیەکان چۆنە ڕوانە ئەم پرسە سپاس دەکەم مامۆستا تەحسین دکتۆر سەباح گەر وردە بچینە ناو واقعی ئێستەی کۆمەڵگەی کوردیەوە لە ئێستادا قسە لەسەر ئەوە ئەکرێ بۆ نمونە لە شارەکانی هەرێمی کوردستانیش بە شێوەیەک لە شێوەکان بیر بکەیتەوە ڕەنگە تۆ قبول نەکەی گەر من ڕوونتر و ڕاشکاوتر پرسیارەکەم بکەم بۆ نمونە لە هەولێر تۆ وەکو گۆڕانێک بۆ نمونە بیر بکەیتەوە ڕەنگە کێشت بۆ دروست بێت لە سلێمانی وەکو پارتیەک بیر بکەیتەوە ڕەنگە کێشت بۆ دروست بێت ئایا ئەکرێ پێچەوانەی ئەمە بکرێ بە حاڵەتێکی ئاسایی ینی ئاسایی بێت تۆ ڕای خۆت دەربڕی بەڵام لەسەر بەرژەوەندیە باڵاکانی وڵاتەکەت تۆ متتەفق بی لەسەر خاڵێک و ئەوەی دژی ئەوە بوو تۆ لەگەڵی کۆک نەبی بەناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس بۆ جەنابت و بۆ کەناڵەکەتان و بە خێراتنی برا بە ڕێزانش دەکەم لەگەڵەوە برا خۆشەویستانە سڵاوی شمەیە بۆ بینەرانی بەڕێز ئەوەی کە لە کوردستانە هەیە من پێم وایە حاڵەتێکی تێپەڕە هەلومەرجێکی تایبەتی هەیە هەلومەرجێکی گوزەر ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیارەوە گواستومانەتەوە بۆ ئەم قۆناغی ئێستا مەجموعەیەک مەترسی و کێشە و قەیران یەخەی کۆمەڵگای کوردستانی گرتووە بە هەموو لایەن و حیزب و ئاراستە جیاوازەکانەوە لەژێر ئەم خەیمەیە ڕوبەڕووی مەجموعەیەک تەحەدیات و ڕەشەبا بووینەتەوە بۆیە لە حاڵەتی قەیرانە ئینسان دروست بیر ناکاتەوە هەر بە شێوەیەک یعنی لە حاڵەتێکا کە ڕەشەبا بێ ناچاری تۆ پەنجەرەکان داخی بۆی تەپوتۆزنەیەتە شوورەوە حاڵەتەکە حاڵەتێکی طبیعی و حاڵەتێکی نۆرماڵ نییە کە ئێمە قاعیدەی لەسەر دروستکەین ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن لەم وەزعە بڕۆینە دەرەوە و خۆمان دەرباز بکەین ئەویش بە ڕەچاوکردنی قۆناغەکە وەوا نەزانین کە کۆمەڵگای کوردی هەر ئەمەی لە بارایە کە ئێستا ئەیبینین کۆمەڵگای کوردی زۆر لەوە خەلاقتر و فعالترە دکتۆر کتومت ینی قسەکەی منیش لەسەر ئەوەیە ئەوترێت ینی لە ڕابردوودا کللتوری یەکتر قبولکردن و گفتوگۆ و لێک تێگەیشتن زاڵ بووە بەسەر کۆمەڵگەی کوردیدا بۆیە ئەمەی ئێستا ئەبینرێ بە شێوەیەک لە شێوەکان نامۆیە ئێمە قسە لەسەر ئەمە بکەین بەڵێ قسە لەسەرەوەکەین ئێستا زۆر لە شتەکان زۆر لە بایەخەکان لە تێگەیشتنەکان لە حاڵەتی میانڕەوی دەرچوون بیرکردنەوەمان ئەو بیرکردنەوە میانڕەوە منهجیە نییە کێشەمان لە منهجیتی بیرکردنەوە هەیە کێشەمان لە منهجی تەعامل هەیە لەگەڵ یەکتری چۆن مامەڵەیەکی دروست و شارستانیانە لەگەڵ یەکتری بکەین ئەگەڕێتەوە بۆ ئەو هەلومەرجە تێپەڕی کە ئێمە پیا تێپەڕەبین پەروەردەی دەستی
سیاستێکین کە ئەم سیاسەتە بە شێوەیەکی مەوروسی بۆمان ماوەتەوە کە یەکتری ڕەفزکەین یاوەکو خۆمان بە باش بزانن و تەرەفی بەرامبەر بە هەڵە خۆمان بە پیرۆز و فریشتە لە قەڵەم بین و تەرەفی بەرامبەر بە مەترسی ئەمە تەوسیفێکی وەزعەکەیە بەڵام ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە لە پێم وایە لە حاڵەتی مناڵی مرۆڤەوە یا بڵێن لە حاڵەتی هەرزەکاری مرۆڤەوە سەرچاوی گرتووە کاتێک کە ئینسان ڕشتی پێویستی نەکرد و نەیتوانی لە ئاسۆیەکی گەورەترەوە بیر بکاتەوە وای لێ بێت کە وا بزانێت لەو دیوی عەبادانەوە دێنیە وەکو لەیسە وەڕا عەبادان قەڕیە کەسێک تەنها شوێنێکی مەحدودی لە ژیانی خۆیان دیبوو تەسەوری نەیەکرێم لە مێرولەیە پرسی وازانێ و خشتەی کە لەسەرەتی هەموو دنیا بریتە لەو خشتە بەڵام ئەگەر ئەندازەکردنەوەیکی دروستە ئەمە بیرکردنەوەیکی نادروستە ئەبێ ئێمە تەسامیمان هەبێ بۆیە بەردی بناغی چارەسەرکردنی ئەمە بەدەست دەسەڵاتی سیاسیە زایدەن دەسەڵاتی معنەوی دەسەڵاتی سیاسی خۆمان نەزانین کێ بریتین لە لەوانەی کە چوونەتە ژێرباری بەڕێوەبردننی ئەم ڕۆڵیان هەبووە لە تۆقکردنەوەی جیاوازەکان دکتۆر جا ئێمە هەمووی بۆکو وەحدەیەک سیر نەکەین بەڕاستی چونکە ئاستی بەرپرسیارەتەکان جیاوازە مووقعەکە جیاوازە مەرکەزە قانونیەکان جیاوازن ئەم جا پاشانەکەوێتە سەر دەسەڵاتی معنەوی لە ناو کۆمەلگا کە بەڕێی من بریتین لە زانایان لە مامۆستایانی زانکۆ مامۆستایانی ئاینی نوخبەی ڕۆشنبیر و نووسەران ئەوان ئەبێ نەبن بە بەشێک لەو کێشە سیاسی کە هەیە ئەبێ ببن بە بەشێک لە چارەسەری وەزعەکە یعنی ئینسانێکی بیرمەند ئینسانێکی نووسەر ئەبێ متەسامی بێ بەرزتر بێ لە بیرکردنەوەی کەسێکی سیاسی ئینسانێکی ئاینی ئەبێ متەسامی بێ لەسەر کەسێکی سیاسی چونکە سیاسی هەمیشە ئەڵێ لە وەکو لە ئانگێشەی هەڵبژاردنە ئەڵێ خەڵکینە دەنگ بە من بن چونکە من باشتر و لەبارترم بەڵام ئینسانی نووسەر پێش خەڵک ڕەخنە لە خۆیەگرێ ئینسانی متەدەین و ئاینی پێش هەموو کەس دەڵێ هەموو کەس لە من باشترە ئەمان ئەتوانن ببن بە پەروەردەکاری نەوەکانی ئێستا و داهاتوو لەسەر بایەخەکانی لێبوردەیی لەسەر بایەخەکانی یەکتر قوبولکردن لەسەر بایەخەکانی دنیا هەر ئەمڕۆ نییە بۆچی ئەم کاریگەریە ئیجابیان نەبووە دکتۆر ینی قسە لەسەر ئەوە هەیە لە ئێستادا بە تایبەت گەر بڕوانینە تۆڕە کۆمەڵایەتیەکان بیانی من چەندین کەسە ناسمەڵێ من ناوێرم ڕێی خۆشم بڵێن ئەوەش بۆ وای لێ هات خۆی هەمیشەوا بۆ نەگەستە لە هەموو تاریخە ئەوانەی کە خلافی تەیار ئەجوڵێنەوە خلافی تەوژمە باوەکە ئەجوڵێنەوە ئەبێ باج بدەن ئەبێ پێ بنێن بە خۆیان ناوسا حرەکە دەکەن یعنی تەنانەت تۆ ئەگەر ئەسب سوار بی بەسەر ڕووبارێکا بڕۆی بەسەر چەمێکا بڕۆی تا ئەسپەکە ڕوێنەی خۆی لە ناو ئاوەکە ببینێ حرەکەت ناکە بەڵام ئاوەکەی بۆ بشڵەکەنە جورئەتی پێ ئەدەیت و حرەکەتی پێەکەی ئینسانی کۆمەلگای ئەمە من پێم بەو نەزڕێش سەیری ناکەم یعنی تۆ ئەغلەبیەتێکی بێدەنگ هەیە ئەغلەبیەتێکەیە کە بەڕاستی بەرەو ئاشتی و بەرەو چارەسەر هەنگاوەنێ و ئەو وەزعی کە ئێستا بەتەواوی نەتەقیوەتەوە ئەو وەزعەکە هێشتا بەو شێوە ڕاگیر بووە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە هێشتا بەشی ئەوەمان هەیە کە متەسامیح و لێبوردە بین و هەرو دەنگەش لە نەتیجا زاڵ ئەبێ بەسەر هەموو قسەیەکە کە بەرەو پێچەوانەی بەپێشبەستن بەوەی کە ئەمە قۆناغێکی تێپەڕ و دوجار ئەو دەنگانە ئەبن بە خاوەنی ڕاستەقینەی پرسەکان سوپاس دەکەم کاگازات دیسانەوە لەسەر ئەو پرسە بۆستمەوە کە دکتۆر سەباحش قسەی لەسەر کرد ینی بە فریشتە زانینی خۆمان یاخود ینی بەگشتی قساکەین تۆ هەمیشە خۆتت پێ فریشتە بێت و کەسی بەرامبرت نازانم پێ کەسێکی خراپەکار بێت گەر بتوانم و دەستەواش دژێ بەکاربێنم پێ شەیتان بێت تۆ کەسی بەرامبرت پێ شەیتان بێت وە ئەوەی لە کەناڵەکانی ڕاگەیاندنەی بینین یعنی ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بینین بۆچی بەم شێوەی لاتۆ ینی ڕۆژانە ئێمە بە چاوی خۆمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە ڕەنگە ئەمە مەسلەیەک بێت تا ئەم ساتش بە حەزەرەوە کەناڵەکانی ڕاگەیاندن و پێشکەشکارەکانیش تەعاملی لەگەڵا بکەن کە لە ترسیەوەی تەخوینت نەکەن لە ترسیەوەی نازانم حرمەتم هەیە جنێوت پێ نەدەن سوکایەتیت پێ نەکەن بۆ بەم ڕۆگەیشتوین و قسەشم بۆ بکەی لەسەر ڕۆڵی پارتە سیاسیەکان
لەسەر تۆخکردنەوەی ئەم جیاوازیە نەک پێچەوانەکەی کاڵی بکەنەوە و کار بۆ کللتوری یەکتر قبولکردن بکرێت. زۆر سپاس بۆ بەڕێستان بە خێراتی هەموو میوانەکان و ئەو کاکە جوانانەکەم سپاس بۆ بینەری تەلەڤیزیۆنەکەتان. وەڵا ئێمە با بزانین قسە لەسەر جیاوازی و ناکۆچیەکەین یا قسە لەسەر با بڵین تۆلەرانسەکەین، قسە لەسەر لێبوردەیەکەین، قسە لەسەر تەسامحەکەین. چونکە لە ناو دنیای لێبوردەیە، لە ناو دنیای تەسامحا جیاوازیەکان، ناکۆچیەکان، با بڵێن جوداییەکان جێ ئەبێتەوە. یعنی ئەگەر تەسامح ئەم هۆڵە بێ، جیاوازی ناکۆچی مفرداتی ناوەم هۆڵەیە. یعنی تەسامح گەورەترە و هەموو دیاجێ بێتەوە. تەسامحیش وەک مستەڵەحێک، وەک چەمچێک، وەکو هەموو چەمکە معریفیەکانی تر من وەکو مێژووی قسێکی لەسەر بکەم پێشەوەی وەڵامی پرسیارە جدیەکەی تۆ بەمەوە گۆزان تایەتەوە سەرم بەرنامەکە کۆتاییە من لە ئەخیرام با دقەیە زیاتر قسە ئەمجارە لە پرسیارەکە لە جەنابتەوە تەسامح مێژوەکەی ناگەڕێتەوە بۆ 400 ساڵم پێشەکە 1600 بە دواوە ینی 400 ساڵێکە ئەوە کات پێتە ناو دنیای ئێمەشەوە تەسامح با بڵین چەمچێکە لە چەمکە معریفیەکانی کللتوری غەربی کللتوری شەرقی نییە. ڕاستە ڕەگی تەسامح لە ناو هەموو ئاینەکانە بە تایبەتی هەرسی ئاینە سەماویەکە بە ئیسلامیش و بە مەسیحیش و بە یەهودیشەوە هەیە. بەڵام پێمان وابێت تەسامح مێژوەکەی ئەم دەڤەرێن مێژووی تەسامح و مێژووی هەموو چەمکە مۆدێرنەکان، چەمکە فەلسەفیە وەزعیەکان، چەمکە دانراوەکان کللتوری غەربە. دوای ئەگاتە لای ئێمە، لای ئێمە تەسامح بریتێ لە چی؟ بریتێ لە دیالۆگ، بریتێ لە پێکەوە ژیان، بریتێ لە ئاشتی ژیانی لەگەڵ با بڵین جیاوازەکانە. تەسامح لە فکری ئاینیە کە من حەدم نییە قسەی لەسەر بکەم، هەرسێکیان هەم خاوەنی شادە و دکتۆر و ماستەر و کەسانی ئەکادیمین. تەسامح لە فکری ئاینی ئەگەر سەیری بکەی بریتێ لە چی؟ بریتێ لە عەطا، بریتێ لە سەخا، بریتێ لە کەرەم. وتەسامح لە فکری دینیە بەبێ تەحامل و بەبێ سەبر و بەبێ قایلبوون نابێت. بەڵام تەسامح لە کۆمەلگای مەدەنیە نوعی چکەیە؟ بنا ئەساسەکانی تەسامح لە کۆمەلگای مەدەنیە ئەلمەواطنەیە، مافیا وڵاتی بوونە. تەسامح واتە وەک یەکی ژن و پیاو، واتە وەک یەکی جیاوازیە فکریەکان، واتە ئیسلامیەک و عیلمانیەک و با بڵین ملحیدێک و متەسەوفێک و دەروێشێک و کەسێکی وەکو خاڵی من، مامی من، پوری من، ئامۆزای من کە نوێژەکە لە ماڵەوە بەیەکۆ دانیشن بەیەکۆ نان بخۆن لەسەر یەک سفرە کۆبنەوە. تەسامح ئەگەر وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە واتە حقیقەت لای یەک کەس نییە. وتەسامح بریتێ لە کۆمەڵی حقیقەت کە ڕبعێکی لای منە، دوو ڕبعی لای بەڕێزکاوەکەیە. بەڵێ دوو ڕبعی نەک ڕبعێکی لای بەڕێز کاک دوکتۆرە، ما باقیەکەی لای دکتۆر تحسینە. یعنی هەمومان بەیەکەوە ئەتوانین ئەم حقیقەتە بزانین لە دنیای تەسامح و دنیای جیاوازە و ینی لێبوردەیی و یەکتر قبولکردنت کرد. هەموو ئەوانەی کە باسیەوە کرێت ینی بوونی جیاوازی، قبولکردنی جیاوازی هەرچەند بە دڵیشمان نەبێ، یعنی یەکتر ناشرین نەکردن، یەکتر قبولکردن، هەموو ئەمانە پایەی تەسامحن. بەڵام ئێمە پایەکانی کەوتونەتە بەردەم مەترسیەوە بۆ ئێمە قسە لەسەر چەمکە گەورەکە بکەین کە تەسامحەکە. بەڵام من ئیشکالێک لێرە ئیشکالەکەەوەی سەر ئەخر کاکەزان تەسامحی دینی و تەسامحی سەقافی و تەسامحی فکری جایە. تەسامحی دینی واتە ئازادی پێکۆژیانی هەموو ئاینەکان و لەناو کۆمەلگەی لە کۆمەلگای کوردیای ئیشکالێک لەسەر ئەوە هەبێت یا نەبێت. بەڵام کۆمەلگای کار ئەمە هەیە کاکە ئەو کللتوری کە پێوتێ کللتوری غەرب 100 ساڵ شەری پرۆستات و کاسۆلیک بوو، هەردووشیان مەسیحی بوون، هەردووشیان ئینجیل مەزدەرەکەیان بووە، خوای گەورەش با بڵین مەرجعی هەمویان و تا ئەم ساتەش واکە زەوەرە بەسەر بۆ کللتوری ئیسلامی ئەکرێت لە بینی شیعە و سوننا ئیشکالێکە بێ. ئەمە تەسامحی دینی. تەسامحی فکری بەسەر حورمەتگرتن لە ئادابی خەڵکی، لە عورفی خەڵکی، لە کللتوری خەڵکی. باشە ڕەبتی بکەین بە واقعی ئێستای کوردستانەوە. ئێستا من قسە لەسەر تەسامحەکە لە کوردستان ئەوترێت لە بەردەم مەترسی نییە و کێشەیەک نییە کە ببێ بە باسی میدیا و بۆ نمونە مسلمانێک مەسیحیە قبول نەکات ناکرێ، ینی ماوەڕیانکامە کێشە نییە. سیاسیەکە زیاتر تەسامحی سیاسیەکە لێرە تووشی ئیشکالمان ناکات، تەسامحی دینەکە تووشمان ناکات. تەسامحی سیاسیەکە منی چێتیم گۆڕانم قبول نییە، گۆڕان من و پارتی قبول نییە، پارتی سۆسیالیست و کۆمەڵ و یەکگرتووی قبول نییە، بڵین یەکگرتووش خوا نەخواسەمی قبول نییە. بۆ لە ڕۆ سیاسیەکەەوە مشکلەیە. کاک دکتۆر سێکی جوانی باسی لەسەر قۆناغی گوزەر کرد. گوزەر ئەو قۆناغی گوزەری دیموکراسی، گوزەری کۆمەلگا لە قۆناغێکەوە بۆ قۆناغی چکە کە دەڵەمەیە کە نەمەیوە. ئەم نەمەیوە پێویستی بەوەیە زۆر بە حەزەرەوە مامەڵی لەگەڵ بکەی، زۆر بە وریایی مامەڵی لەگەڵ بکەی. تۆ سێرکە ئێستا ڕایالی کۆمەلگای کوردی لە ماڵێکە
وەختیوایە مشکلی لەم بیناکە لە حەڤەی چوار اتفاقی بینی یەکێتی و پارتی بوو زۆر خەڵک پێی خۆش بوو کاکەوتی بابە من خێزانەکەم گۆڕانە و خۆم پارتی یەکێتی و گۆڕان من خۆم یەکێتیم نازانم کوڕەکەم 18 ساڵە گۆڕانە و کچە گەورەکەم یەکێتیە شەڕیان لەسەر سفرە ئەم ئەو تەلەڤیزیۆنە گۆڕە و کەناڵە گۆڕێ یعنی مەبەست چییە؟ بۆ ئەمە ناو کولتوری خۆمانە لەم گوزەرا لەم قۆناغی تێپەڕانە لەم قۆناغا بۆ ئەمە لە ئەوروپا ژووە بۆ کاکە کارزان یعنی سێرکە ئەسووری ناغزەکە دێت دوای ئەسووری وستا دێت ئەسووری وستا چەکی غەفرانیان فرۆشتووە کە ناغزەیەت بەرامبەر مەسیحێکیەکە دوای نەغزەر عەقلانیە دێت ڕۆشنگەریەت مۆدێرنێت کە ئێستا بە شوێنە سێرەکەین لە تەسامحا کەس فریشتە نیە و کەسی شەیتان نییە تەسامح یعنی لە ڕۆحی منە شتێک لە چۆن پێم وایە حەدیثێکی جوانی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەسەلەوەی من حەدیثەکەم لەبەر نییە لە ڕۆحی ئینسانە چۆن شتێک لە فریشتەی شتێک لە شەیتانیش هەیە نوانەیە بە نقطەیەک ئەو شەیتانیە زاڵ بێ وەکو چۆن بە نقطەیەکیش ئەو فریشتە بوو نەزاڵە بێ تەسامح لە وڵاتی ئێمە لەبەروی کولتورەکە کولتورێکی شەرقیە لە ناو شەرقی شای ئێمە ڕۆژهەڵاتی من قۆناغی گوزەراتی ئەپەڕین لە وەزعێکین ئەم وەزعە هەستەکەی کۆتایی قسەکەم بۆ بێن مەسەر میدیا ڕۆڵێکی تەحریزی هەیە مەسەر میدیا ڕۆڵێکی با بڵین زۆر جار بەداخەوە خۆمان میدیاکارین میدیا ئەوەنی بەشێکی بێ لە کێشە بەشێ نابێت لە چارەسەر ینی کاگازات جنابتان وەکو کەسێکی سیاسی وەکو کەسێکی کە سەردەمێکە لە مەجای ڕاگەیاندن و بواری میدیە کارەکەن لە کاتی دەربڕینی ڕەئیەکانتانە ینی ترسی ئەوەتان هەیە ڕەئیەکەتان قبول نەکرێ یان تەشیرتان پێ بکرێت یان لە پەیجی نەیارەوە با بڵین ینی حاشاکم با بڵین سوکایەتیتان پێ بکرێت تەخوین بکرێن بە تاکید وایە من ئێستا مەقالەیە گەنووسم ئەم مەقالەیەم بە سایتی نارتی نەخێرەیەم بە سایتی لڤین 500 کۆمەنیتی بێت 400 جنێوە 50 ڕخنێ 15 لەوانی دەستخۆشی بێ ینی 400 کە جنێوەکە 400 ڕخنە بێ نەخێرەکە 500 ڕخنە بێ بە جنێو نەبێ تەشیر نەبێ تەخوین نەبێ ئەوە ئێستا سێمەش لەسەرەوەیە چکە ڕخنە و تێبینی هەمیشە بووسان پێش کەوتووە ئەوە ئیشکال ئەساسیەکەی بۆ میدیا لێرە ئەبێ دەورێکی کاریگەری بێ دەور ینی دیبلۆماسیەتی میدیایی لە دیبلۆماسیەتی دەسەڵات زۆر گرنگترە من شتێ بەڕێز بڵێم پیاەکەی ناوی یاسر عەرەفاتە پیاکشێ ناوی بابلین سەمیح قاسمی شاعرە ناوی محمود دەروێژی شاعرە خۆ سەمیح قاسم و محمود دەروێژ لەگەڵ تەیاری یاسر عەرەفات و حرەکەی تحریری فەلەستینیان نین بەڵام چیان نەکردووە بۆ قەزەی فەلەستین لە ناو دنیای عەرەبیە لە ناو دنیای دنیاییە ئاسێکە لە ڕووی دیبلۆماسیەوە ئەمە دیبلۆماسیەتی میدیایی هەندێک جار دیبلۆماسیەتی میدیایی مەسەن کاریکاتەرەکانی ناجی عەلی زۆر لە خطابەکانی جۆرج حەبەش و نایف حواتمە لە میسڕ دەوری هەیە ڕۆڵی هەیە بۆ قەزەی فەلەستین و لەگەڵ ئەو حیزبەش نییە من ئەمە لە میدیای کوردیا نبینم میدیایەک بینم زۆر دۆست بەقەواتە بێت میدیاش بەو هەستیاریە و سەیری بابەتەکە بکات و هەفتانە ڕۆژانە بابەتی خۆی بۆ دیاری بکات بۆ ئەوەی ئەمە نەبێ بە کللتور نەبێ بە دیاردەکەی تر زۆر ئاسایی بێت لەبەر ئەوەی من وەکو تۆ بیر ناکەمەوە ئیتر من تۆم پێ قبول نەبێت لەبەر ئەوەی کەسی یەکەم وەکو کەسی دووەم بیر ناکاتەوە ئاسایی بێت سوکایەتی پێ بکرێ ینی ئەمە ڕۆژانە لە ڤیددیۆکانی لە لایڤەکانی فەیسبووکەی بینین ینی بەکارێنانی وشەی سووک بەکارێنانی وشەی بێشەرەف بەکارێنانی وشەی ناشرین بەکارێنانی کۆمەڵێک دەستەواژە کە دوور بوون لە ینی خوونەریت و عادات و تەقالیدی کۆمەلگەی کوردیەوە زۆر بە ئاسانی بەکارێنرێن و چەپڵەشیان بۆ لێدرێت و دەستخۆشیشیان لێکرێت و ئافریمیشیان لێکرێت ئەمە بۆ وای لات ئەمە مشکلەکە ئەوەیە من حرمەتێ بۆ میدیای کوردی شەڕی تیراژەکە ڕۆژنامەکە زۆر پەلەیەتی بەیانی 3000 نسخە 5000 نسخە 10000 نسخەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی شەڕی کۆمەڵایەتەکانی هەر شەڕی تیراژەکان ینی تۆس ئەوەی ینی زۆر ئیشکالێکی گەورەیە ئێستا بەڕێز دکتۆر سەباح بەرزجی ئەڵێ کۆمەڵی ئیسلامی مەسەلەن ئاوە ئەگەر یەک تۆز خلافی بێ 500 میدیا لەسەر کۆمەڵی ئیسلامی قسەکەی کاک دکتۆرێن ئەیکەن بە مارشێت تشویقەکەنی ئینەکەن سەدەر سریشەکەی ئەم قسە بەو شێوەیە خۆیانێ بەو شێوەی پێشی لا بەندۆی لا بنەوە مەقطعدانن کە خزمەتی سیاسەتەکە سێری بە ماشێتەکان کە ناوڕۆکە خوێنتوی چیوانی زۆر سپاس دەکەم ئەچینە لای ئەم میوانە ئەزیزانە ئەگەر پرسیاری یەکەم بۆ کێیە و فەرموو بەڕێز زۆر سپاسانەکەم زۆر بەخێرە میوانەوە ڕێزەکان من وەکو پرسیارم نییە بەس وەکو ڕای خۆمە بۆ ئەوەی لە کۆمەڵگایەکە لە وڵاتێکە لە هەر نیشتیمانێکە ینی لێبوردەی و لێکتێگەشتن دروست بکەی پێویستەکە مافە سەرەتایەکانی ئینسان دابین بکرێ یعنی ناکرێت ئینسانێک یەک تۆز نزیکەیتەوە ناکرێت
ئینسانێک چاوەڕوانی شتی گەورەی لێ بکەی کە نەتوانێت بژی کە هەموو هەوڵ و توانەکانی خۆی بۆ ئەوە دابین کە نانێک پیاکە هەموو ئەوزە ینی هینەکانی خوشارەکانی خۆی بۆ ئەوە تەرخانکە کە بتوانێت نانێک پیاکە لەم برسێتە لەم زوکاتێک کە ئەبینێ طبقەیەکی جیاوازێ لە کۆمەڵگا ئێتر فکر و شت نابینێ وەگوێ لە ینی نخبە ڕۆشنبیرەکان ناگرێت ئەم تینوێتیکی تری هەیە بۆیە لە هەر شوێنەکە کە ئەم زوڵمە هەبێ کە ئەم جیاوازی چینایەتی هەبێ ئەم هەوێنە توندڕەویە ڕەگە ینی ڕەگە جیاوازەکان زیاتر تۆخە بنەوە بۆیە لە هەر شوێنەکە ینی هەر دەسەڵاتێک هەر مەنهەجێک هەر بیر و بۆچوونێک بیەوێ چارەسەری ئەم تونڕەویە بکە پێویستەکە ئینسانەکان وەکو ئینسان بژین اینجا دوای ئەوە باسی فکر و باسی لێ وردەی و باسی تۆ تەوێ بڵێ کە دابینکردنی مافەسەرەتاییەکانی مرۆڤ و مرۆڤبوون وا ئەکات مرۆڤەکانی وەکو مرۆڤ سەیری یەکتر جیاوازی چینایەتی دروست نەبێت تەنها لەبەرەوەی بۆ نمونە کەسێک لە کەسی کی دیکە باشترە هەست بکات ئەو امتیازی زیاتری پێدراوە لە کۆمەلگا لە بری ئەوەی دەستی ناگا بەوە ناچارە بە زمانێکی خراپ تعبیر لە جیاوازەکانی خۆی بکە تاوا بیزەبت ئاوە ئێستا بۆ منە ینی تۆ وڵاتێکی بۆ منە هین دوبەی وەرگرە خۆ دوبەی جۆمڵی هین لە ئەوروپانیە یعنی لە عربستانێکە کاتێک کە هەموو تاکەکانی مافی کارکردنیان پێدرێ بواری ئیشکردنیان پێدرێ بواری ژیانیان پێدرێ ئێتر ینی شتێک نایبینی بەناوی مزاهرە و بەناوی جیاوازی ئەو کاکەی دواوە فەرموو گیان دەستخۆشی لە جەنابم تەکمکارگەر سپاس بۆ بەرنامەکەشە بە خراتی میوانەکانی ژەکەم ڕاستی هیوادارم هەر دووبارەکردنەوەی باسکردنی بابەتەکە نەبێ تەشخیصی نەخۆشەکان بکرێت و چارەیان بۆ دیاری بکرێ پرسیارێکم بۆ کاک سیروانەیە باسی ئەوەی کرد سەرەتا جیاوازیەکان بەکاربێنی بۆ بەرژەوەندی خۆمان ینی چ شتێکان دەرە بۆ ئەوی جیاوازی بەکاربێنی بۆ ئەوی تۆ لە بەرژەوەندی خۆت بیشکەنیتەوە مامۆستا سەڵاحیش باسیەوەی کرد کە قۆناغی هەستیارمان تێپەڕاندووە بەس ینی لەم تۆ شەڕی ناخۆ تێپەڕاندووە لێک نەگەیشتون ینی بۆیە بەیەکیش نەگەیشتون کە ئەو قۆناغ و تێپەڕاندووە هیچ ئومێدێکیش لەم قۆناغی ئەوە چەند ساڵە بەسەریا تێپەڕیوە چه زمانێکی شەڕێکی ناوخۆی تر دووبار نەبێتەوە هیچ کەس ئومێدێکی تری نەما دەستخۆشتان لەگەڵ سپاس کەسی تر پرسیاری هەیە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم وەڵام من تێبینێک بۆ میوانەکان ئەگەر لە ڕووی دینی و سەیریکەین خۆی گەورە لە قورئان فەرمێت ئینا خەلاقناکم من ذەکری والئونثى وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا ینی هەموو جیازانە دروست کراوە بۆ ئەوەی یەکتری بناسین بۆی یەکتری تەواوکەین ئەم بەرەو پێشین پرسیارێکیش بۆ هەر چوار میوانە بەڕێزەکە ئێستا ئەو یەکتر سوکردنەی کە لە ناو خەڵکا هەیە بەرامبەر سەرکردەکان بەرامبەر کەسەکان چارەسەر بۆ ئەمە چییە یعنی حەل چییە بۆ ئەمەی کە ڕووی داوە ئەم یەکتری ناشرینکردن یەکتر بە شەیتانکردنی کە هەیە سواس دەکەم کاگازات بۆی گلەیمان لێ نەکەی لە جەنابتەوە دەست پێیەکەم قسەیەکی لەسەر ئەوەی کە پارتە سیاسیەکان حزبەکانی کوردستان کێشەیەک خەلەلێک لە پەروەردەکردنی کادرەکانە بوونی هەبوو یعنی هەر لە ئەساسەوە وا پەروەردەکراون بەگشتی قساکەم ینی باسی حزبێکی دیاری کراو ناکەم کە ئاسایی نەبێت کەسێکی تر حزبێکی دیکە بێت ئەگەر حزبەکەی تۆیە کەواتە قبول کراوە و ڕەیەکانیشی چی بڵێت با خراپیش بێت هەر مەقبولە ئەمە تا چەندە ڕۆڵی هەبوو لەوەی کە لە خلالی ئەم 24-25 ساڵی دوای ڕاپەڕین ینی نەوەیەک دروست بێت بە شێوەیەک لە شێوەکان ینی ئەمە ڕەئی نەبێت و حکومدان نەبێ بەسەریانە ئەمە پرسیارێکە منیکەم ئەوی تری پێ قبول نەبێت تەنها لەبەرەوەی وەکو ئەو بیر ناکاتەوە پەناباتە بەر زمانێکی زبر بۆ من نمونەی بە تۆڵێن پێمان نییە بۆ تۆ خێبێ دوێنێ شەو لەسەر ڕیاڵ و بەرشە ئەڵێن کاکەیەک ئەمری خۆی کردو و لازم بەرچە خۆی کەوتۆ بەرکەوتۆیەکی لە یەک ئینتیخاباتی 92 96 2005 2009 2013 چوار شەڕیش نەبۆش کرد
ئەگەر بوش بێ کەم بووە ئەین تێبکەلێم بەو شکڵە نییە بەڵام ئەمە کللتوری کوردیەوە کللتوری ڕۆژهڵاتە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست نزیک بە 30 دەوڵەتە نزیک بە 500 ملیۆن نەسەمەیە هەرسی ئاینە ئاسمانەکە لێرە هاتوتەوە کە ناوەڕۆکی تەسامح لە هەرسێکیانە پێم وایە وجودی تاسەرێزکەیە کاکدوتۆر و کاکدوتوانێ بۆم ڕاستکاتەوە گەلوانە بێ لێرەش توندوتیژی زۆرترە لێرەش ململانێ زۆرترە ئەحسایە کێڵێ هەر لەم 25 ساڵە لە نوێک بۆ 2016 48 ململانی توندوتیژی لەم منتیقا بووە هیچی لەسەر خلافی فکری نەبووە لەسەر خلافی جیاوازی کللتوری و جیاوازی با بڵین شتەکە ئەتیچی و گروپی تر بووە یعنی تۆ سێرکە ئەمە کللتورێکە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕۆژهڵاتی ناوەڕاست حیزبەکانی چێتی با گۆڕان کۆمەڵیە گرتو و سۆسیالی شوعی ئەندامەکانی چیان ئازاد و نەوزاد و هیوا و کەمال و جەمال و ئەحمە و مەحمون خەڵکی هەڵەبجە و چەمچەماڵ و سلێمانی و هەولێر و ئاکرێ و دوکانن یا کۆمەڵە یا گرتووە یا چێتی یا پارتیە لە خێزانێک کاژە خێزانی کوردیە ئاینی ئیسلامە هەمووی بەرپرسە لەمە و حیزبی کوردیش بە تەنها ناتوانانی لە کۆی ئەم کللتور دەریکەی مفرداتی ناو دنیا گەورەکەیە ئەو حیزبە گرەوی مێژووە باتەوە کە ئەمە بچێنێت ینی حزب کۆمەلگەی ئاراستە کردووە ئاراستە حزبی کۆمەڵ ینی پێت بڵێن ئاراستەی حزب لەلایەن کۆمەلگەوە من لە هیچ حیزبێکی سیاسیە من با حیزبەکەی خۆم کە تیای ئیشم کردووە لە هیچ حیزبێکی سیاسیە ئەو با بڵێن بەو تۆخی بەڕێز کادر پەروەردە بکە یەکێتیەکان گۆڕانەکان بخۆن گۆڕانەکان کۆمەڵەکان سەر بڕن کۆمەڵەکان یەکگرتوەکان مامەڵیان لەگەڵ مەکەن یەکگرتوەکان لەگەڵ ماباقیە ئەمە نییە پێت ئەڵم کۆی کللتوری کۆمەلگا کۆی کللتوری ڕۆژهەڵات کە پێوتێ کللتورێکی شەرقی لێرە جیاوازیەکان کەمە 30 دەوڵەتی عەرەبی 24 دەوڵەتی عەرەبی 30 دەوڵەتی عەرەبیمان هەیە یەک وڵاتی بە سەورە نەهاتووە و یەک وڵاتی بە بینی خلاب نەڕۆشتووە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەحسایەکەیە تورکیا و ئیسرائیل دیموکراسین ئیسرائیلیش قسەی لەسەرە دیموکراسیە بەرامبەر یەهودی خۆی دیموکراسی نییە بەرامبەر عەرەبی مسلمان ئەوەش تورکیایی بینین دیموکراسیە بۆ خۆی دیموکراسی نییە بەرامبەر کوردەکان تورکیا لە رووسیا و ئەلمانیە ئەردۆغان ئەم جاری پارکە دەرنەچوو پێشەوەی تکراری ئینتیخاباتەکە بکاتەوە نزیک 100 سەعات نەخۆی پیشانی سەحافەدا نەهاتە دەرۆی نەتەسریعی چییە دوایی کردی بە وەسعێکی ڕوویە و ئینتیخابات بە شەرتێکی بە شەرتی ئەردۆغان و عەدالە و تەنمیە نەیتوانی حکومەت بەتەنها تەشکیلکە نەک نەیبردەوە ئەو انتخابی عادی انتخابی کردو خۆی بەتەنیا حکومەتی تشکیل ئەمە بەس ئەمە ڕۆژهەڵاتی بە دوای چارەسەرا بگەڕین بۆ ئەمەیان ئەمە ئەبێ وەکو بە حاڵەتە ئاسایەکەی خۆی تێپەڕێت و ئێمە بۆ زەمەنی جێبێڵێ من پێم وایە میدیا دەوریە لە چارەسەریە حزابی سیاسی دەوری هەیە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی دەوری هەیە نووسەر و مسەقفین کاکە دکتۆر باشی کرد وتی ئەرچی ئەندامێکی حیزبێکی سیاسی جیا لە ئەرجی ئەندامێکی لە نووسەرێک لە کاتێک لە دەرەوە ئەمان هەمووی دەوری هەیە ئەم بەرنامەی بەڕێز دەوری هەیە ئەم تەسامحی بەیەکەوە ئەممان دانیشتوین شەڵا کۆمونیستێکیش لێرە بوایە بابرین لیبرالێکیش لێرە بوایە ئیسلامیێکیش لێرە بوایە منی سۆشیال دیموکراتیش لێرە بووە دوا بەرنامە نابێ بێگومان ئەوە بۆیانی ئەوەنتە لە بوونێک تەوازنەکە سێ ئیسلامی و بابلین سپاس دەکەم دکتۆر سەباح ماوەیەکە زیاتر گوێمان لەو وشە ئینگلیزیە بێت پۆپیۆلیست ئەوەی لێرە بە پۆپۆلیست ناوەبری ئەو درێت ئەم ڕەوتە پۆپۆلیستە لەناو کۆمەلگەی کوردیە و بەداخەوە ڕەئیەکە وایە کە لەناو چینە خوێندەوارەکە زیاتر ئەچێتە پێشەوە و زیاتر کاری لەسەر ئەکرێ و زیاتر تەغزیە ئەکرێ بۆی ئێمە چارەسەر نەخینە یەک دوو خولەکی کۆتایی بەرنامەکە و بڵێن کات نەماوە چارەسەر چییە و ئەبێت چۆن بەری لێ بگیرێت خۆی لە ڕاستیە مجموعەیەک صفاتی ئەساسی هەیە کە ئەبێ لە تاکتاکی کۆمەلگادا ڕنگ باتەوە و پاشان لە حاڵەتەوە بێ بە دیاردە و ببێ بە بەرنامە و بە منهج بۆی خەڵکی لەسەر پەروەردە بکرێ گرنگترینیان خەسڵەتی عەدالەت خوازیە پاشان ئازایەتی پاشان داوێن پاکی پاشان ئەوەی کە پێوترێ حکمت و دانایی ئەو چوار سیفەتە ئەساسیە لە هەر کەسێکە هەبێ ئەتوانێت ڕۆڵی کاریگەری هەبێ بە تایبەتی پێکهاتەی کۆمەلگای ئێمە پێکهاتەیە کە کەسێک لە باتی خەڵکێکی زۆر بیرەکاتەوە کەسێک ئەگەر ڕئیسی حیزبە ڕئیسی عەشیرەتە مامۆستایە کە ناوەندێکی کۆمەڵایەتیە خەڵک ئەو متمانەیانە پێداوە کە دەمڕاستیان بێ و مشهورخۆریان بێ کێشەکە لەوایە ئەو کەسانە لەو ئاستەیانە بن چونکە وەکو باس کراوەڵێن جارێکیان 100 شێر
بەرامبەر 100 ڕێوی شکستیان خوارد لەبەرچی لەبەرەوەی 100 شێرەکە ڕێویەک سەرۆکیان بوو 100 ڕێویەکە شێرێک سەرۆکیان بوو ئەو کەسێک کە ڕۆڵی میحوەریە بێن لە ئاراستەکردنی خەڵکە ئەبێ کەسێکی عەدالەت خواز بێ کەسی عەدالەت خواز ئەوەیە کە ئینسافی هەبێ بەرامبەر دوژمنەکەشی سەلاح الدینی ئەیوبیە و سیفەتەی هەبوو کاتێک کە پاشاکانی ئەوروپا خۆیان ئامادەیە کرد بۆ شەڕ لەگەڵ سەلاح الدینە لەناو خۆیانە ڕێک نەئەکەوتن کە کامیان بێ بە سەرۆکی هەموو جێیشەکە وتیان کێ بکەین وتیان با سەلاح الدین کە دوژمنمانە ئەو ببێت بە حەکەم و ئەو بۆمان دیاریکا کێ سەرۆک بێ فعلا سەلاح الدینیان بانگرد سەلاح الدینیش هات لەناو هەمویانە یەکێکی هەڵبژارد کە لە هەمویان داناتر بوو کە لە هەمویان حەکیمتر بوو ئێمە پێویستمان بە کەسانێک کە لە هەر ناوەندێکی کۆمەڵایەتیە کە ئەبێ بەدەم ڕاست عەدالەت خواز بێ و وێنای بەرامبەرەکەی بە دوژمن نەکا و کەسێک بێ ئازا بێ ئازایەتی لە مەیدانی شەڕا ناڵێم ئازایەتی لە بڕیاری چارەنووسسازە جاری وا هەیە ئازایەتی لەوایە کە ڕەخنە لە خۆت بگری نەک خەڵکی بەرامبرت داشۆری و خەڵک جنێ و باران بکەی و تۆهمەت بۆ خەڵک بەخشیتەوە دکتۆر لە چیەوە ئەمە ئێستا لە کۆمەلگەی کوردی دابین لێ سەرچاوی گرتووە یعنی ئەکرێ ئێمە هەر بە حاڵەتێکی تەبیعی بزانین و ئەکرا و دەبوو لەو تەوقیتەیە لە دایک بێت و بێتە ئارا و یەکتر قبول نەکەین و یەکتر بە شێوەیەک لە شێوەکان بچڕینەوە و جیاوازەکانی یەکترمان پێ ئاسایی نەبێت یان ئیشی لەسەر کراوە ئەبێ ئێمە خۆمان بناسین فعلا ئێمە بزانین لە چ قۆناغێکین و بایی چنین ینی گۆرانی بە خۆمانە نەڵین و پێمان وانە بێ کە هەموو شتێک ئەبێ بە دڵی ئێمە بێ ینی زۆر جار کە تۆ حتا لە تعاملی سیاسی لەگەڵ ناوەندا لەگەڵ بەغدایە کوردی ئێمە وا بیرەکاتەوە بێ عەرەبەکانی بەغا کوردایەتی بکەن هەر لە مەسەلەی بوجیا ئێستا هەر کەسێکی کورد کە بێتە سەر مەوزوعەکە و بێتە سەر منەسە قسە بکە خێرا تەرەفی بەرامبەر بە تاوانبار بە خراپەکار بە شۆفینی بە عنسوری هەندێک جار بەبێ ئەوەی بزانن ئەسلی ینی بەعزە جارێ ڕەنگە خەتاکە ئێمە بێ خەتاکە لە تەرەفی خۆتەوە بێ عەسەبیەت ئەگەر لەناو هەر کۆمەڵگایەکە هەبوو تەسامح تایە گەشە ناکە تایە چەکەرە ناکە ئەسڵەن ئەو مناقەشەیە دروست بوو ئایا مجتەمەعی متەسامح بۆی هەیە ڕێگە بە ئینسانی متعەسیب بە ئینسانی متعەسیب تەسامح جێی ئەکاتەوە و مەجای پێ ئەدا بەڵام لە وەکو حاڵەتێکی گوزەر بۆ ئەوەی بەرەو تەسامح بیهێنێ لە حدودێک ئێمە پێویستمان بەوە هەیە کە خەسڵەتە ئەساسی ئینسانیەکان لە خۆمانە دروستکەین بە تایبەتی لەو کەسە ئێمە بۆ داوا بکەین لە خەڵکێکی سادەی برسی بێدەرەتان بڵێن تۆ متەسامح بە متەسامحی ئەو کەسەیە کە دەسەڵاتدارە ئەبێت دەسەڵاتدار متەسامح بێ لێبوردە بێ ئەبێت زۆرینە بەرامبەر کەمینە لێبوردە بێت کەمینەکان هەمیشە لێبوردن ئێستا بڕۆ بڕیار بدەی لە دارستانێکا با گۆشتی حیوان نەخورێ مەڕ و ئاسک و حیوانە زەعیفەکان ئیمزایەکەن مهمەیە دەسەڵاتدارەکە متەسامیح و لێبوردە بێ زۆر سوپاس دەکەم دکتۆر مامۆستا تەحسین گەر بچینەوە سەر هەمان باس و باسی واقعی ئێستەی کۆمەڵگەی کوردی بکەین هاوڕێیەک باسی لەوە کردوتی بە باس لە چارەسەریش بکەین یعنی ئەبێت چۆن ئەم ڕەوتەی کە بە شێوەیەک لە شێوەکانی یەکتری پێ قبول نییە یعنی من قسەم لەسەر لایەنە جوان و گەش و نەخشینەکانی کۆمەڵگەی کوردی نییە چونکە زۆرە بەڵام ئێمە ئەم شەو هاتوین وەکاری ڕاگەیاندنیشە قسە لەسەر خەمەکان بکات قسە لەسەر خەلەلەکان بکات قسە لەسەر کەم و کورتیەکان بکات ئەمە بە کەم و کورتیەکی کۆمەڵگەی کوردیدا ئەنرێت کە یەکتر قبول ناکەن بە شێوەیەک لە شێوەکان و بە تایبەتی کە لە ئێستادا ململانێ سیاسەکان گەشتۆتە ئاستێکی باڵا زیاتر قاعیدەی جەماوەریش سەیری دەمی وەکو دکتۆر وتی ئەوەی سەرەوە ئەکا ئەو چۆن قسە بکات گوتارەکەی چۆن بێ ئەمی چاوی لێ ئەکا ئایا ئەکرێ ئێمە هەمیشە سەیری دەمی گەورەکان بکەیان ئەبێ خۆشمان لەم نێوەندەیە بیرکردنەوە و دنیابینی خۆمان هەبێت زۆر ڕاستە
من لە قسەکانی مامۆستایان و هەروها پرسیارەکانی ئەو گەنجانش کە لەم شوێنە ساردا قسەیان کرد بیرم لە مەولەنا جەلالەدینی ڕۆمی کردەوە کە مەولانە خواناسێکی گەورە بوو کتێبێکی گەورەی وەکو مەسنەوی نووسی بەبێ ئەوەی ناوی خوا لە سەرتاوە بێنێ یعنی ئەوانەی کە تەحلیلی ئەوەی مەولانایان کردو بۆچی ناوی خوای نەهێناوە لە سەرتاوە ئەڵەن چونکە ئەو بە ئەمەلی هەر خەریکی ئەوە بوو ناوی خوای ئەهێنا هەر ئیشەکەی ئەوە بوو لە ڕاستیان ئێمە پێویستمان بە گواستنەوەیکی لەو شەوە هەیە لە باتی ئەوەی تەنها ناوی خوا بینین لە ڕووی کردەییەوە ئێمە ناوی خوا بێنین و ئیشەکانمان بە ناوی خواوە بێ لە ڕاستیا فەیلسوفێکی یەکی لە دراوسەکانی وڵاتە دراوسەکانمان هەیە کتێبێکی هەیە بە ناوی ئایدۆلۆژیای شەیتانی کتێبێکی بەناوبانگە مەبەستی لەم کتێبە کتێبێکی گەورەی و زڵجەیەکی گەورەشی نایەوە کە کاتی خۆیم کتێبەی نووسی ئەوەیە کە ئێمە لای خۆمان نەخۆشیەکەیە کە ئەوەی کە ئەڵەن جنۆکە ئەچێتە ناوی ئینسانەوە بۆی زۆر بینەرانیش ینی تێبگەن لە مەسەلەکە ئەو کەسێک کە تووشی ئەو نەخۆشیە ئەبێ ئیتر ئەوە خۆی نییە هەرچیەکەکەیکا جنۆکەکەی ناوێتی ئەوواکە ئاراستەیەەکە بە بۆچوونی من وا ئەبینم خەڵکی ئێمە ڕۆشنبیری ئێمە حیزبەکانی ئێمە ئاواڕوانینێکیان بۆ یەکتر هەیە ینی کاتێک کە من مامەڵە لەگەڵ جەناب تاکەم سەری کارزان ناکەم کە چێڵێ ئەو ئایدۆلۆژیای لە پشتیوەتی چی پێەکە کاتێک کە ئەندامی حیزبێک ئەبینم چیەکە کردەوەکەی خۆی لەسەر کەسەکان من بۆرە کردەوەی خۆی کەسەکە ناکەمە پێوە حیزبەکەیەتی وای پێڵێ کە کەسێک قسەیە کاسەری ئەوواکەن کە حیزبەکەیەتی وای پێوتووە ئەو گۆڕانەکانەوە لەسەر کاگازات ئەوە سێ ئیسلامی ئەها مەبەسم چیە لەوە مەبەسم لەوەیە کە کاتێک ڕێگا چارە دەست پێکای ینی ئەو هەنگاوەیە کە منە بریتێ لەوەی کە من تۆم وەکو خۆت قبوڵە خۆت پێوەری خۆت لەگەڵ تۆ مامەڵەکەن ئێمە یەکترمان ڕفتار و هەنگاوەکان لە پشتەوە من لەگەڵ ینی لەگەڵ ڕێز زۆرم بۆ دکتۆریانی حتا باوەڕوانیە تەنها کەسێکیش بتوانێت کە لەسەرەوەیە بتوانێت ئەم بابەتانە چارەسەر بکات سەرۆکی حیزبێکە سەرۆکی هەرێمە وەزیرێکە چوزان هەرچێک هەیە من هەرچەند کاتەکە درەنگە چیرۆکێکی مناڵی خۆم بیر دێتەوە ئازۆر بە کورتی زۆر بە کورتی ینی کاتێک لە لادێ جارێکیان لە لادەیەک بینیم مناڵێک گەنمێکی گردا سووتانی دوایی کێشێکی لە دروست بوو ئەوە دوایی لە حەلی کێشەکەیە من بیرم لەوە کردەوە باشە دەنکەشقارتەیەکی بچووک چۆن ئەتوانە شارایەکی گەنمی گەورە بسووتێنێ لە بیرکردنەوەی مناڵی خۆما گەیشتمە ئەو قەناعەتەی کە دەنکەشقارتەکە تەنها دوای 20 ثانیە ڕۆڵی نەماوە ئەوە شارا گەنمەکەی گڕی گرتووە خۆیەتی ئەسووتێ یعنی بەبۆچوونی من سەرکردە و قاید و ئەو بابەتانە دەنکەشقارتەکەن تەنها بیانویەکن ئەو قسێکی هەبێ یانەی بێ ئەو کۆمەلگەی خۆی گڕی گرتووە ئێمە خۆمان ئەبێ خۆمان بڕیار بین کەوانەکەین یعنی کاتێک ئایدۆلۆژیاکە ئاڵەیە ها جنۆکەکە پێمەڵێ من ئیرادەم هەیە هەبووە لە سەتاو باسیەوەم کرد ویستم هەیە ئەم ویستەی من ئەبێ وا بکەم ئەو شتێک کە ئینسانی ئەو هاوڕێ ئاماژێکی جۆی پێدەکە مافە سەرەتایەکانی من کاتێک کە دابین بوون ئیتر من ئازادم ئەزانین کێشە ئێمە چییە ئێمە بە بۆچوونی یەکێ لە فەیلسوفەکان بە ناوی جۆن ڕاوس ئەوەیە کە ئێمە ئازاد و بەرامبەر نین يعني من آزاد نیم چونکە نانم لە دەست حیزبێکە لایەنێکایەوە بەرامبەری یەکتریش نین یعنی چونکە هەمومان وەک یەک قسەمان ناخوا فەرمووی ئەوەی کە دکتۆر فەرمووی یەکێک مادام سەرکردەیە حیزبێکە ڕێی ئەو زۆرتر لە من ئەخوا ئەو زۆرتر لە کاتێکە کۆمەڵگە کاتێک ئەتوانێت کێشەکانی خۆی چارەسەرکە هێمە هەمومان ئازاد و بەرامبەری یەکتر بین یعنی مەبەستم ئەوەیە کە کاتێک ئەمە بوو من ئەتوانم بگۆڕم یعنی من چاوەڕوانی ئەوە نەبم کە سەردەمی پێغەمبەرەکان کۆتایی هاتووە دوور سلامی خوا لەسەر بێکە پێغەمبەرێک بێتەوە ئێمە هەمومان شوێنی کەوین ئێمە خۆمان کۆمەلگە بڕیارە دێن گروپەکان ڕۆشنبیرەکان حیزبەکان کە بەیەکەوە ئەم دۆخە بگۆڕین بە بۆچوونی من ئەم بابەتە ممکنە و کۆمەلگەی کوردی ئەو ئیمکانیەتیایەوە ئەکرێ ئێمە بە جۆرێکی تر ئەم ئاکارە بەرین بەرەو شێوەیەکی تر بەرین کە توانین ئەوە بکەین مامۆستا سیروان پێمە لای جەنابتان یعنی وەکو کۆتا پرسیاریش ئەمەوێ ئەوە بپرسم ینی لە ناو کۆمەلگەیە قسەیەکەی ئەمە ڕئی من نییە ینی من ڕۆژانە لە فەیسبوکەوە بینم و لە گفتوگۆکانیش لەگەڵ ینی ڕۆژانە کە بەرکەوتنمان هەیە لەگەڵ خەڵکە قسە لەسەر ئەوە هەیە کە لە ناو کۆمەلگەی کوردیە لە ئێستادا پاڵەوان بە ئاسان دروستە بێ ینی بۆ نمونە تۆ بتەوێت لای حزبێک ببی بە پاڵەوان لای لایەنگرانی حزبێک ببی بە پاڵەوان کۆمەڵ ڕئی هەیە دەری ببڕە ئەرەوە نازانی تر گەشە ئەکات و شەیرەکرێت و بڵاوەکرێت و کۆمنتی لەسەر نووسێت و ڕەنگە سایتی ئەو حزبش بیکا بە وتار بۆ تو بۆ بڵاوکاتەوە و بە هەمان شێوە خەڵکی خراپەکار ئەمە جاسووسە ئەمە
ئەمە نازانم ئەمە ئەنوا دەستەواژە و ئەنوا سیفەتی خراپە درێتە پاڵ کەسەکان ئەمە لە ئێستادا ئەبێت چۆن بەری لێ بگیرێت وەکو میوانە بەڕێزەکان ئاماژەیان پێدا و مامۆستا تەحسین ئاماژەی پێدا ئەبێ کۆمەلگە خۆی چۆن ڕێگە لەمە بگرێت یعنی ئەمە گلەیەکە نەخینە سەردەن کەشقارتەکە جوانە من نامەوێ خۆم لەو حقیقەتە ببێرم کە کۆمەلگای عەربی کاریگەری لەسەر کولتور و فەرهەنگ و عادەت و تەقالید ئێمە هەیە کۆمەلگای عەربی ئێمە بمانەوێ نەمانەوێ هەیمەنەی کۆمەلگای عەربیان هەیمەنەی شخصیەتی عەربی بەسەر ئێمە زاڵە هاشم ساڵحێک لە بیرمەندە نووسەرەکانی عەرەباڵێ من نابێرم لە هیچ بەرنامەیەکی لە بەسی مباشرە وەکڵێ پەخشی ڕاستەوخوا دیبێت دەگەڵ هیچ ڕۆشنبیرێکا بکەم نەک خەڵکی سیاسی عەربی ئەڵێن بۆ ئەڵێ لەبەرەوەی پەلامارمەدا دیان تیرۆر مەکە بەرچاوی خەڵکەکەەوە یان شخصیەتم ئەشکێنێ لەبەرەوەی ئێمە بمانوێ نەمانێ ڕاستە ئێمە کۆمەلگایەکین ئێمە مەبەسم بەشەی باشوورە ئێمە کورد لە ئاوڕێیان کاتم بنێ بۆی میوانەکە قسەکانی ئێمە لە عێراقین عێراق یەک لەو شانازیانەی شەرەف و شانازیانەی کە هەیەی تۆینبی ئەڵێ مەهدی شارستانیەتە سەرەتای شارستانیت چونکە چوارۆزەی ساڵی تیا بۆ بەهاری تیا بۆ درەخت و ڕەگ و بەروبمی درەختەکانی تیا بۆ ژیان شارستانیت بیدایەت لە عێراقەوە دروست بوو عێراق لانکەی یەکەم وەکڵێ مەهدی قانونەکانە لە بەتعشتار و حەمورابی هەمویان لە عێراق بوون بەڵام نابێ حقیقەتەمان لە بەرچاو بووم یعنی عێراق ئەوان خاوەنی قولێکن ئەڵێن الحلال ما حل بيد والحق بالسيف والعاجز يريد الشهود على حق ويك بدسي خود بدسي بينيتو تو ما في شبيه باش مشير بدسي بينيتو او خلقي بيد صلاه اشي بو شايت وبو قانون وبو محكمه يعني اما كولتوري عربيه ام كولتوري لسه كاريغريه عرب قولي كان اخوان ليست المشكله ان من يكون مع الله ولكن المشكله ان يكون من يكون الله معه يعني كيش أوني هم خلق من لقال خوام كيش أو إخوان لقال كيايا كوتا قصد ما مصطفى كوتا قسم كبوخسي جنابته أو برابر إيش كبرسيادي لما كرد آية جواز كان شون بكار بين ببرجون دكان يخوان مارت لو ساركين قصي جوانية هلا بيويست فير بين برانا بيجي وقرناهم من جيلانا أمرين يعني تو دصلاتي يمنية يما أجر دقت بي روجر فيشر وبيلام يورو بروك باتون سي أستاذ جامعي هارفارد كتابك بقوة يعني getting to yes جشتن ببالي ئەوان باوەڕیان وایە کە پێویست ناکات تۆ وەکڵێ کاتێککە دانوستان کاری کاتێککە تۆ نیکۆشی شۆری جەخت لەسەر خاڵێکی دیاری کراوێت جەخت لەسەر سوودەکان کڕ ئەو نمونەیەکە هێنێت ئەگەر ئیجازەم دەی بە یەک زۆر بەکوتی دوو کارمەندی کتێبخانەیەک بوو بە مناقەشەیان یەکیان ئەیوت من گەرمامە ئەبێ ئەم پەنجەرە بکەم و لە بەرەوەی هەوانەیەت و من تەنگە نەفەسە بم ئەوی تریشانەوی ئێمە دەستنووسمان هەیە ئەم دەستنووسانە هەوای شێدار لێدا خراپە بێ بەڕێوەبەرەکە هات بەڕێوەبەرەکە وتی من حەلێکی وەسەتە دۆزمەوە پەنجەرەی ژوورەکەی تەنیشت دەکەینەوە هەوا لە ژووری تەنیشتەوە یێت بۆ ئێرە هەم تۆ گەرماد نابێ هەم ئەویش دەستنووسەکان خراپ نابێت لەبەرەوەی دڵنیا بە هەموو کات پەنجەرەیەک هەیە بیکەینەوە هەمومان وەکڵێ نەفەسی سپاس بۆ مامۆستا سیروان حەمە شەریف سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی سپاس بۆ کاک تەحسین حەمە غەریب سپاس بۆ کاک ئازاد تۆفیق سپاس بۆ کاتەی کە بە ئێمە و بە بینەرانی کوردستان 24تان بەخشی سپاس بۆ میوانە ئەزیزانە کە ئەم شەو ئەرکیان کێشا وەکو مامۆستا تەحسین وتی بەم سەرمایە لێرە لەگەڵمان حزوریانە بوو سپاس بۆ هایکرێستیش ڕێزی یادگار فایق و تەواوی ستافی بەرنامەکە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت ماندوو نەبن دەستان خۆش بێت